باشە بەڕێزان با سەرەتا بە نەشیێرە دەست پێ بکەین و سڵاو ڕێزم بۆ هەمووتان عەزیزان. جنگاورا مچو دیوانی شاعران مپشکنه بشوین موشه جنگاورا مچو دیوانی شاعران مپشکنه دست ناکوی موشه و پر بپر بیو بانگواز هاوار بکن نابینی و پوشینی و ببالای خیال بکن وره لیره لزوراوا و مجبوراوا و جوراوا و مینتاوادا وشي جنگا ورجال گلن نارنجکن بومبن بسرعاتی پیش الکراوانی استا ایوارێک پیاوێک دەسرەیەک تەماتەی شڵەقاوی بەدەستەوە خۆی بە دەرگای ئۆتۆبوسە هەڵواسیوە ئەچێتەوە بۆ زۆراوە ڕای پیپسیکۆلا سیرکردنی حەسرەتاوی کارخانەکە و قفڵی دەرگا یادی ڕۆژانی ڕابردووی کار و ئێحتساب و غەوغا بریسکەی قین دێنێتەوە بە چاویدا. نیوە شەوێک ژووری زیندان تەنیا هەردوو کەسی تێدا دیل و دیلکەن زیندانی لە تاسبردنەوەی شەلاقی حەفتا و هەشتادا تەماشای کرد لە پەنجەرەی تەلبەندەوە نیگای دڵسۆزی ئەو پیاوە و هەزار جوت چاو سەیر دەکات. هەتاو جەهەنەماویە و لەسەر ئیسفالتی ڕەشی ڕەت فەرمەندەکان 800 سەرباز بۆ ئیتاعەت ئەگەوجێن. قنداعتفەن سینەخیز بدۆ بریس شەق و جنێ و پەیتا پەیتا شەرای مەرگ و ڕەشانەوەی خوێن 40-50 پاژمانێکیش سەدان جەنازە دێننەوە لە جەبهەوە بەجادەدا. باشە عەزیزان، شەوتان باش. ڕێز و حرمەتم بۆتان هەیە. دیارە ڕاستیەکەی ئەم شەو من نیازی قسەکردنم نەبوو، بەڵام وەختێکە ئەو ڕووداوانەی کە لە کەرکووک ڕوویدا و بەدواداچوونم بۆ کۆمەڵێ مەوازا کرد حەزم کرد کە ئێوەیش دەنزیکەوە ئاگاداری شتەکان بن و بۆ چوونی خۆشم لەسەرەوە مۆزوعە بڵێم و بزانین ئەمانە ئەم هەلومەجە کە ڕوا بە چه ئاراسەیەکە ڕواوە چی بە قازانجەوە چۆن بکرێ باشەوە بۆچی وڵاتی ئێمە ئابۆ شکڵی لێ بەسەر هاتووە. سەرەتا سڵاو ڕێزم بۆ هەمووتانەیە عەزیزان، هیوادارم کە باش بن، بە هیوام کە ڕۆژێدا بێ شەڕ بەرۆکی ئەو کۆمەلگایە بەربدا و ئینسانی کوردی و ئەو کۆمەلگا بەشەری کە لەو ناوچەهان بتوان بە ئاسوودەی ژیانێکی شەرافەتمەندانە بۆ خۆیان بەرنە سەر، بە ئومێدی ئەو ڕۆژەی کە ئیتر ژنان و پیاوان کچان و کوڕان و مناڵان سەرقاڵی بژاردننی تەرم و بژاردننی بریندارەکان و ئەو هەموو هات و هاواری کە لەو کۆمەلگا هەیە نەبن. بەرحاڵ بەداخەوە لە مێژووی ئێمەیە، لە مێژووی سەدان ساڵی میلەتی ئێمەیە ئاوا ڕاهاتوین کە هەمیشە مەیدانی ئێمە مەیدانی شەڕ و شەڕەنگێزی بێ، بەبێ ئەوەی کە هەتا ئێستا قازانجێکمان لێ کرد بێ و یان هیچ سوودێکی بۆ ئێمە هەبوو بێ، ئەتوانم بڵێم تەنها قوربانی بووین و هیچی تر نەگەوەی کە توانی بێتمان بە قازانجی نیشتیمانی ئێمە یا بە قازانجی گەلەکەمان کارێکی وامان کردوێ کە شتێ بۆ خۆمان بەدەست بێنین. سەرەتامێ لێوە دەست پێ بکەم کە ڕەخنەیەک لە کۆی ئەقڵیەتی کۆمەلگای کوردی یا جامیعەی کوردی بگرین کە بەڕاستی خەڵکی ئێمە زۆر زۆر داماوە عەزیزان. خەڵکی ئێمە یا ئەوەیە پڕاوپڕە لە کینە یا واتە کارەکانی بە نەفرەت و کیناکە، یا ئەوەیە کە پڕە لە مەسائلی عاتفا و هەموو شتێک هەر تەسلیمی عاتفاکە. ئیتر لەم بینەیە نەچاوی نەعەقڵی نەبیرکردنەوەی بەژەوەندیەکانی خۆی بینێ، نە بەژەوەندی گەلەکەی بینێ، نە بەژەوەندی نیشیمانەکەی بینێت.
یە دوای کۆمەڵە شیعاراتی پرۆپوجەکەوێ و یا ئەوەیە چاوی وەکوتم بەس ئەو قینا بینێ ئەو کەڕقی لێتی یا ئەو عەتفا بینێ کاری بۆکە لە دوایی شاسەیرەکە چی باجیەوە و چی قوربانیەوە هەمووی بە فیرۆ ڕۆشتووە و هیچی دەست نەکەوتووە لە واقعە و نەیتوانیوە هیچ بەدەست بێنێ و هەموو شتێکی دۆڕاندووە و تەواو بە دێژایی مێژووی لانی کەم 100 تا 150 ساڵی ڕابردوو ئەوە واقعی کۆمەلگای ئێمە بووە و هەمیشە ئێمە یا بە کینە وەڵاممان داوەتەوە یا بە عاتیفە یا دوای کۆمەڵە شیعاراتی هەندێک حیزبی خێڵەشی کەوتوین و پێمان وا بووە کەیتر ئەوە هەموو شتێکە بەڵام لە واقعیشە لە دواییە تەنها شکست و دۆڕانمان چنیوەتەوە و ئەو خوێنەنیشی کە ڕژاوە هەمووی بە فیرۆ ڕۆشتووە بەبێ ئەوەی کە هیچ ئیسفادەیەکی هەبێ حتا کە وەختێکی ئێمە یین باسی شەهید دەکەین تەنها ئەو کاتە باسیەکەین کە خوێنەکەی هێشتا تەڕە هەرکە خوێنەکەی وشک بووە ئیتر فەرامۆشیەکەین و ئیتر کەس باسی ناکا و ئیتر بۆی مۆزوع نییە ئەو دەسەڵاتشی کێتە ئاراوە گاڵتە بە خوێنی ئەو شەهیداکە کە وشک بۆتەوە و گاڵتە بە بنەماڵەکەیەکە بە خێزانەکەیەکە بە مناڵەکانیەکە بە هەموو ئەمانەیەکە ئەمە واقعیەتی ئێمەیە بۆیە هەر کەسێکە بینی مەسەلەن کە یەتە خەڵە کاکە تۆ قسەمەکە کاکە ئەگەر قسای بۆ نای بۆ خۆ فیشەک تەقێنی بۆ نای بۆ خۆشی بۆ کەرکووک یا بۆ نای بڕێ بۆ مووسڵ یا بۆ نای ئادەم بابەتانە لە کاتێک ئەم قسە زۆر کەڵفامانەیە بەڕاستی بە درێژایی مێژووی نەتەوەکان بە درێژایی مێژووی شەڕەکان لەسەر ئاسی دنیاە هەتا شەڕە جەنگە جیهانیەکان کۆی کۆمەڵگا نەبووە بە سەرباز کۆی کۆمەڵگا شەڕی نەکردووە هەموو نەتەوە و نیشیمان و گەلێ بۆیە سەربازەگرێ بۆیە ئاسایشەکرێ بۆیە پێشمەرگاگرێ بۆیە موچەیەتێ بۆی لە کاتی شەڕەکان ئابڕوا شەڕکا بەڕاستی نەک بۆ شتی تر کەچی لای ئێمە شتەکان ئەکرێ بە منەت و منەتکاری وەکو عەقڵێکی خێڵەکی ئەڵێ مەسەلەن من ئەوە ئەکەم تەواوی تر من هەموو شتێکم یا من یعنی مێژوویەکی ئاوا چاواشەکارانە دروستەکەن کە حتا زۆربەی خەڵکیش کە واقعکە ئازانێ بەڵام خۆی نادا لە قەرەی ئەمانە نایە لە ڕاستیەکان بڵێ و ئەویش لەگەڵ ئەو هوروژمە خەڵەتێنەرە گشتیە ئەڕوا ئیلاقەی نییە بەسەر ئەوە کە واقعەت لەکوێوە ناوێرێ یا شەهامەتی ئەوەی نییە کە ئاوی خۆی نەکاتە ئەو ئاشە گشتیەوە بەڵکو ئەگەر تەنها خۆشی بێ واقعەکە بڵێ بۆ نمونە من ئەگەر هەموو کورد بۆ نمونە کوردی باشوور هەمووی بە نەفرەتم کە ئەگەر هەمووشی بەدبارانم کە ئەوە ئەڵێم کە قەناعەتم پێێتی حەقم نییە بەسەر ئەوە لە سانەوە و نۆی کورچی ئەڵێمی وە من وەکو ئینسانێت چی ئەڵێم ئەوم بەلاوە گرنگە ئیتر ئەویتری بەلا منەوە بەڕاستی گرنگ نییە وەختێک حەربی عالەمی دووەم ئەبێت فەڕەنسا لە ساڵ 10 ئامادەی شەڕکردنە لەگەڵ داگیرکاری ئەڵمانە لە ساڵەوەی خوازیاری ئەوەیە بە هەجۆرە بێ بژی واتە تۆ نابێت چاوەڕوانی ئەوە بێکە کۆی کۆمەڵگا دابنیشێ بڕوات فەنگاتەشانی چونکە خەڵکەیە تەمەنێکیەیە خەڵگەیە هەر نازانێت سەربازی چییە خەڵگەیە هەر نازانێت فیشەک تەقاندن چییە ئەمە هەر لە کۆمەلگای ئێمە باوە وەختی ئەدەوێت ڕێی خۆ بڵێ کەشە کاکە قسەمەکە ئەگەر پیاوی ئەگەرەوەی وەرەوە بۆشە لە کاتێکە ئەگەر پیاوی یعنی چی کاکە خۆ کچانی پەکەکە و کچانی پێدە ژنیشن زۆربەی زۆری پیاوەکانی ئێمە بەقەدەر ئەو کچانە ئاسا و قارەمان نین ئافرەتیشن و ژنیشن و پیاویش نین و یعنی ئەو ئەقڵە خێڵەکیە تەنها لە باشوورە زۆر باوی هەیە ئەینە لە واقعا خۆ زۆربەی زۆری پیاوەکانی ئێمە بەقەدەر کشێکی گەلیلا یا بەقەدەر کشێکی پەکەکە لە منتیقی کۆبانی و لە ڕۆژئاوای کوردستانە نەیتوانیوە قارەمانی لە مێژووی ئێمە بنوێنێ لەبەرەوە هیوادارم ئەو ئەقڵێتە دوورخەنەوە دای بنێن کە کێ ئەو ڕۆڵا بینێ ئەگەر فلانە کەس پێشمەرگێ و نەچووە ئەگەر فلانە کەس سەربازە و نەچووە حەقتە بەڵام تۆ ناتوانانی بە مامۆسایەک بڵێ کە خەریکی دەرسە بڵێەوە بۆچی ناژی شەڕکەی تۆ ناتوانانی بە ژنێک بڵێ کە خەریکی نانکردنە بڵێ تۆ بۆ ناچی شەڕکەی تۆ ناتوانانی بە کەس بە مامۆسایە بڵێ کە دەرسەڵێتەوە یان مهندسی خەریکی خانە بڵێ تۆ بۆ ناچیەوەکەی ئەم گاڵتە جاڕیە واز لێ بێنن لە حقیقەتە ئەوە منەتی تێدا نییە عەزیزانی من پێشمەرگەی تۆ پێشمەرگەیت ئاسایشی دژە ترۆری تۆ خوڵقاوی بۆ شەڕ خوڵقاوی بۆ ئەوەی کە ئەو نیشتیمانە ئەو هاوڵاتیانی و نیشتیمانە بپارێزی و ئەم نیشتیمانە ئەم هاوڵاتیان لە بەرهەمی خۆی تۆ ماڵناڵە بەخێوەکە ئەمە ئیشی خۆتە خۆدەم ئیشاڵە بژێری ئیتر پێویست بۆ ناکە تۆ دابنیشی منەت بەسەر خەڵکا بکەی ئەوە خەڵک خۆی ڕێزت ئەگرێەوە بەحسێکی ترە خەڵک خۆی احترام دەگرێەوە بەحسێکی ترە بەڵام تۆ مەیکە بەوەی کە هیمکەیت کە بیکەی بە وەسیلەیەک بۆ بەرژەوەندی حیزبی یا بەرژەوەندی بنەماڵەیی یا بەرژەوەندی شەخسی هەتا
ئێستا زۆریش هەن بۆ نمونە ڕەنگە لە ماڵی خۆیانە ڕەسم بگرن بڵاویەکەنەوە خۆیان لە ئێمە کردۆ بە قارەمان ناری قسێ بکە یاڵێ کاکە وەرە واتانە من هینم دانا بە ئەمە تەرەکەن لە حەقیقەتا عەزیزان ئەم ئوسلوبە ئوسلوبێکی ناشیرینە و ئوسلوبێکی نادروستە و ناواقعیە. لێرەوە ئەوە سەرەتایەک بوو بۆ قسەکان و من ئەچمە ناو ئەو مۆزوعانەی کە لە مووسڵەوە پیا ئەڕۆمەتا مەسەلەی کەرکووکە بەداخەوە ئەمڕۆ ڕوویداوە. عەزیزان بۆچی مووسڵ بۆچیە بێ خەڵکی کوردستان یا پێشمەرگەی کوردستان یا سەر بە هەر حیزبێ بێ بڕوا لە مووسڵ خۆی بدا بە شەهیدکردن و خوێنی بڕژێ لە پێناوی چییە بەڕاستی؟ ئایا پرۆتۆکۆلێک لە بینی کورد و لە بینی ئەمریکا هاوپەیمانەکانیان هەیە؟ ئایا کورد لە شەڕێکی ئاوا قازانج دەکا بەڕاستی؟ ئایا هیچ عەقدێک لە بینە هەیە؟ ئایا خەڵکی کوردستان ئەزان بۆچی ئەم شەڕاکەن؟ ئایا حیزبەکانیش بەڕاستی بۆ خۆیان ئەزان ئەم شەڕە لە پێناوی چیاکەن؟ ئایا کەسێ هەیە بە ئێمە بڵێ ئێمە ئەم شەڕەکەن لە پێناوی ئەمە ئەوەیە؟ وەبێ پێمان بڵێن بەڕاستی بزانین بۆچی؟ چونکە هیچ هێزێ هیچ نەتەوەیەک هیچ نیشتیمانێ ئامادە نییە ئاگر بخاتە ناو وڵاتەکەی خۆیەوە لە پێناوی هیچە ناکرێ بەڕاستی خۆمە کاکە خزمەتی نییە خۆمە ئەمە دۆسایەتی نییە هەموو نەتەوەیەک هەموو گەلێک کە وڵاتەکەی خۆی ئاڵێن لە شەڕێکەوە ئەبێ قازانجی لێ بکە قازانجی نیشتیمانی و قازانجی نەتەوەی لێ بکە بەڕاستی. ئایا خەڵکی کوردستان هێزی پێشمەرگە ئەم لا ئەولا بەڕاستی ئەزانن چی لە ئارا هەیە؟ ئایا ئەزان ئەم شەڕە لە پێناوی چیایە؟ ئایا ئەزان ئەم شەڕە بۆ چیەکەن؟ یا هەر ئەو نەبڵێن کاکە گیان شەڕە و داعش ترۆریست و پیاکوژە و مووسڵ ئاوا و با خوێنمان بڕژێت و با بڕۆین بیکوژین و با بمان کوژن چۆن؟ ناکرێ ڕاستی هەر شەڕێک کە ئەکرێ عەزیزان خەڵکانی شارەزا لە شەڕە شارەزا لە مەسەلەی ئابووریە شارەزا لە مەسەلەی سیاسیە شارەزا لە هەموو مەیدانەکانە کۆ بنەوە 1001 دراسەکەن اینجا یە دانیشێ لەسەر شەڕێک بڕیار ئەدا یا بڕیار نادا بەڵام لای ئێمە کابراکە بەسێ هەر لە خۆڵە باشەڕکەین ئادەی وەرن کۆ بنەوە دوام کەون بەبێ ئەوەی بزان کە چ باجێکی هەیە بەڕاستی ئەم نیشتیمانە چی لێت لە دوای ئەوە ئەم گەلە چی بەسەریە ئەو خەڵکانەی کە ئەکوژێن لە پێناوی چییە؟ بۆچی ئەبێ ئێمە دەیان گەشتمان بڕوا لە منتیقەی بە عشیقە و لە منتیقەی مووسڵ لەکوێ شەهید بکرێ لە شەڕ لەگەڵ داعشە نەتیجەکەی چییە؟ پێمان بڵێن زەحمە نەبێت. بۆیە من وەکو ئەو شەوەی تر باسم کرد من لەگەڵ هەموو شەڕێکان دژی داعش یان دژی کۆنەپەرستی لەبەرەوەی حرەکەتێکی ئینسان کوژە حرەکەتێکە دژی نیشتیمان و دژی گەلی کورد و دژی مرۆڤایەتیە لە واقعە. بەڵام دیسانیش من لەگەڵ شەڕێکم لەسەر نیشتیمانی خۆمان بکرێت من لەگەڵ شەڕێکانیم لە مووسڵ بکرێ بەڕاستی ئەوە مووسڵە شارێکی عێراقیە حکوومەتی عێراقی ئەتوانێت خۆی بڕوا و شەڕە بکە نەک ئێمە بڕۆین لە پێنجۆن و هەڵەبجەوە لە سێمانی و هەولێر و نازامچیەوە بڕۆین گەنج بەرین لەو منتیقانە بیانین بە کوشت بەبێ ئەوەی بزانین لە پێناوی چییە. باشە خۆ ئەگەر هەر شەڕەکەیش ئەکەن وەکو پێشووتر وتم ئەبێ بزانین بەرژەوەندی نیشتیمانی نەتەوەی ئێمە لەکوایە. بەڵام ئەوەی کە من ئەیبینم بەرژەوەندی حیزبیە لە حەقیقەتە نەوەیەکە لە بازرگانی بە خوێنی لاوانی کوردەوە بە خوێنی کوڕانی خەڵکەوە لە کوردستانە ئەکرێ. بۆیە بۆچی لە دوێنێشەوە کەرکووک کراوە بە نیشانە؟ ئەگەر تۆ ئەمڕۆ سەیری هەموو مێدیاکانی کردبێ ئەم مێدیانە هیچیان پێ نەبووە. من دانیشتوم مەسئولی یەکێتیە لە بادینان لە هەولێرە لە کەرکووکە ئەڵێ داعشەکان 6 بۆ 7 کەس بوون یەکێتر ئەڵێ 20 بۆ 25 بوون یەکێتر ئەڵێ وەڵا 25 بوون کە وەختێ لێیە پرسی ئەی ئاشە چەندی ماوەتەوە ئەڵێ نزیکەی 40-50 ماوەتەوە هەر لە خۆ قساکەن یعنی تۆ هەست ئەەکەی هێ ئەم هێزانە کە لە کەرکووکن لە هیچ ئاگیان لە دنیا نییە ئاگیان لە هیچ شتێک نییە بەڕاستی ئێمە هێزێکی منەظەممان نییە هەر کەس هەڵەسێ بارەزی خۆی قساکە هەر لە خۆ خەڵک قەوان لێیە هەر مەسئولی هەڵەسێ لەوێەوە دانیشێ بە ئارەزی خۆی قسەیەکە بەبێ ئەوەی بزانێت. بۆیە من ئەمەوێ پێتان بڵێم کە لەم دوورەوەیشم ئەمەوێ پێتان بڵێم کە ئەم مەوزوعە چۆنە و لەکوێوە سەرچاوی گرتووە. عەزیزان ئەمڕۆ تورکیا لەگەڵ وەزیری بەرگری ئەمریکا دانیشتێکیان بوو. لە دوای دانیشتنەکە با بڵێن وەکو یەکترازان یا وەکو ماڵ ئاوایی کردن لە یەکتر دابڵێتە دوورکەوتونەتەوە. پێچێ ئەو بەرەیە کە دژی داعشە تورکیا پارتی کە جاشێتی ئەمریکا هاوپەیمانەکانی حکوومەتی عێراق و ئەمانە بە بۆنەی تورکیاوە نۆعێ لە قەڵشی تێکەوێ
چونکە ئێوە بتانێ و نەتانەوێت تورکیا ناوێت داعش لەناو بچێت بە هیچ جۆرێ ئەمەی ناوێت ئێوە دوێنێ بیر مەکەن شنگال بیر مەکەن کۆبانێ بیر مەکەن ئێستا بیر مەکەن کە داعش لە مووسڵا ئێستا خەریکی ئەم شەڕ و شۆڕەیە بزانە لەشکری تورکیا چیەکە بەپەیەدا بزانن لە برۆژئاوای کوردستان لە هەر شوێنەکەوە بۆ یەکرێ تەنیا و تەنیا سەرقاڵی کورد-کوشتنە باش تەواوی ئەو هێزانەی تورکیا کە تا ئێستا هاتۆتە کوردستانی عێراقەوە سەردەبەری ئەمە تورکیاش ئەمریکاش ئاگاداری هاتنی ئەم هێزانە بووە بۆیە ئێستا تورکیا ئەوێ وەسعەکە قوڵتر بکاتەوە لەو ناوچەیە بە تایبەت کوردستان و منتیقەی بەعشیقە و شنگاڵ و چوزانم هەتا مووسڵ بکاتە مەیدانی شەڕێ لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیان ئەم شەڕانە گەرمترکە قوڵتری بکە عەزیزان ئێوە ئەبێت لەمە تێبگەن ئەبێت دەسەڵاتی باشوور لەمە تێبگا کەوتنی مووسڵ واتە کۆتایی تورکیا واتە شکستی تورکیا دەوڵەتی تورکی ئەردۆغان بە لە ناوچوونی داعش یا بەگرتنی مووسڵ بە تەواوەتی هارە بێ ناوێ ئەمە بکرێ بۆیە ئێوێ کۆمەڵە ڕێگە بگرێتە بەر وە کۆمەڵە شەڕی لاوەشی لەم لاو ئەو لا دروست بکە بۆ ئەوەی کە ئەو ناوچەیە بە تەواوەتی لە شەڕا بتەنێتەوە لەو ناوچەیە هەموو ببێ بە سوتەمەنی شەڕێکی ئاوام و داعشیش زۆرتر بەرگە بگرێ و بتوانێت ئەم شەڕام چەندین هەفتە و چەندین مانگ بخایەنێ لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیان تا یەک لایە بێتەوە بۆیە من لێرەوە پێتان ئەڵێم ئەوەی کە دوێنێ شەو تاوەکو ئێستاش لە کەرکووکا ڕوویداوە تورکیا لە پشتی ڕاوەساوە بتانێ و نەتانەوێت تورکیا لە پشتی ڕاوەساوە وە پارتیش ئاگاداری ئەم مۆزوعەیە بۆیە لێرەوە من ئەیڵێم ئەم ڕووداوەی کە ڕوویە لە زۆر جێگەیتر ڕوو ئەداتەوە چاوەڕوانکەن ڕەنگە لە کەرکووک ڕوو بداتەوە هەتا ڕەنگ هەیە لە هەولێر ڕوو بدا هەتا ڕەنگ هەیە لە سلێمانی ڕوو بدا هەتا ڕەنگ هەیە لە چەندین شوێنی کەیش ئەم ڕووداوانە ڕوو بدا بۆ کێشە دروستکردن یا بۆ تەشە لەسەندنی ئەم ئاگرە کە بە تەواوەتی فراوان بێ وە شەڕەکان گەورەتر بێ و داعشیش بتوانێ چەندین مەیدان بکاتەوە و هێزەکانی دەوروبەری خۆی مەشغوڵکە دووچەڕەش بە کەرکووکەوە لە هەولێر بیکە لە بەغا بیکە لە فڵان شوێن لە فڵان شوێن ئەم کارانە بکە بۆ ئەوەی کە مەیدانەکانی مەیدانی شەڕ زۆرترین دەرگاکانی کراوەتر بێ هەتا درێژتر بخایێنێ و هەتا داعش بتوانێ زیاتر بمێنێتەوە زیاتر بەرگەی شەڕەکان بگرێ چونکە وەکو وتم لێ ناوچوونی داعش واتە شکستی لە سەداسەدی تورکیا و پارتی و بنەماڵی بازانی کەوتنی مووسڵ واتە کەوتنی تورکیا و کەوتنی بنەماڵی بازانی هەر کەس لەمە تێناگە ئەوە کەسێکە فڕی بە دنیای سیاسەتەوە نییە و ئاگاداری ڕووداوەکان و ئاگاداری مۆزوعەکان نییە سێریکەن عەزیزان ئایا ئەمە هەر بەڕاستی سوتفەیە داعش یەت لە کەرکووک دزەکاتە کەرکووک کەس نازانێ بە فڕۆکە دابەزیوە یا لە ڕێگەی پارتیەوە هاتووە بە تەسەوری من هەش کامێکیان بێ تورکیا و پارتی ئاگادارن باشە ئەگەر بە فڕۆکە هاتووە ئایا بەگوێی چییە ئەچێ ئەمریکا هاوپەیمانەکانی ئاگیان لە مۆزوعە نەبێت باشە ئایا ئەگەر بە ڕێگەی وشکانی هاتووە بەگوێی چییە ئەچێکە ئەم هەموو هێزە ئاگاداری ئەم مۆزوعە نەبێت ئەگەر هێزێک نییە یارمەتی ئەم داعشە بدا بۆ مەسەلەی کەرکووک بۆ ناو کەرکووک چۆن لە خۆ توانیوێتی بێ دزە بکە بە کام ڕێگە هاتووە چۆن هاتووە لە حەقیقەتە پاشان بۆ لەگەڵ ئەم شەڕاکە لە کەرکووکەیە فڕۆکەیەکیت لە داقوق ئەیە نزیکەی 51 کەس ئەکوژێت و برینداری ئەکا ئایا ئەم دووشتە ڕێکەوتە بەڕاستی ئەڵێن فڕۆکەکە هاتووە بە هەڵا لەو شوێنەی یاوە ئەو خەڵکانی کوشتووە قسەی قۆڕ چۆن بە هەڵا تۆی 50 کەس خەڵتانی خوێنەکەی چۆن ئەم دووشتە بۆچی بەیەکەوەیە ئەو فڕۆکەیە هیچ چێیە کێ نردێتی بۆ سەر داقوق بۆچی ئەو ئەن لە خۆی ئەو کاری کردووە فڕۆکەی چیە بۆ ئەمریکا هاوپەیمانەکانی نان ئەم فڕۆکەیە هی فڵانشتە آخر عزیزان بەردێک لە ئەسیرەکانەکە لە ئاسمان بەردێکێتە خوارەوە یەکسەر ئەمریکا و ناساڵن ئەو بەردا ئەمە نەتەنە ئاوایە لە فڵاشن ئەیا بەعەرزە معقولە ئەمانە ئاگادار نەبن ئەم تیارەیە ئەم فڕۆکەیە لە چۆوە هاتووە هەسا لە داقوق قەسفی خەڵکی کردووە ئەم هێزەی داعش لە چۆوە هاتووە بۆ کەرکووک و بۆچی ئەو شاریان هەڵبژاردووە لە پێناوی چییە
باشە خۆ ئەبێ ئینسان لەمانە ول بێتەوە نەکرد بابژی یا بابڕۆخێ بەمە کارەکان مێسەر نابێ ئەبێ ئێمە واقعی بین و ئەبێ دراسە بکەین و ئەبێ دوور بین لە عەتف و عەتفکاری و ئەبێ بەڕقوقین لە هیچ لایەنێ بین نەکەینەوە بەڵکو دراسەیەکی گشتی و هەمە لایەنە واقعیمان هەبێ بۆ ئەو پێشهات و ڕووداوانەی کە یەخە بە گەلەکەمانەگرێ کە یەخە بە نشیمانەکەمانەگرێ ئەبێ بزانین لە ناو هێزە کوردیەکانە چێ خائینە چێ وابەستەی لەشکی داگیرکەرە هێزەکان دابەش بوون بەسەر کام بەرەیە کام بەرە بە قازانجی نیشیمان و گەلە و کام بەرش بەزەرێری نیشیمان و بەزەرێری گەلەکەمانە خۆ ناکرێت ئێمە هەر ئاوا دابنیشین ئەمە بکەین سێری بنەماڵەی بازانەی کەن عەزیزان بنەماڵەی بازانی لە سەنەری تورکیا و داعشایە پێویست ناکە هیچ کەسێ خۆی هەڵخەڵەتێنێ بەڕاستی ئەمە ئەمریکاش ئەزانێ وەڵڵا یەکێتی هەردوو باڵەکەی ئەزانێ گۆڕانیش ئەزانێ هەمووی ئەزانن ئەم ڕاستیە کاکە کەسی سەیرە بنەماڵەی بازانی هاتووە خۆی کردووە بە کەڵەگای ساحەکە باشە ئەگەر ئەم شەڕە شەڕی گەلە شەڕی نیشتیمانە شەڕی کوردە بۆچی ئەبێ بنەماڵەی بازانی بڕیاردەری ئەمانە بن بۆچی ئەبێ جگە لە مێدیاکانی جگە لە مێدیاکانی پارتی حتا مێدیای یەکێتیش مێدیای گۆڕان هی کۆمەڵ و ئەمانە نەتوانن ڕووماڵی مەیدانی شەڕەکان بکەن و ڕاستیەکان بە خەڵک بڵێن ئەگەر بنەماڵەی بازانی و پارتی ژێر بەژێر کارێکیان نییە بە یەکەوە هەماهەنگی بکەن بۆچی ڕێگە ئەگرن لە هەموو مێدیاکانی پەکەکە و پێدە و وەکووتم یەکێتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ و ئەمانە بۆ ئەبێ تەنها و تەنها ڕوودا و تەلەڤیزیۆنی 24ەکەی مەسول بازانی لەناو ڕووداوەکانە ببنون هەموو شتەکان بە چاواشەکاری نەقڵکەن بۆ کۆمەڵگای ئێمە چۆن شتی وابێ کاکە بۆ بە ئازادانە هەموو مێدیاکان ناچن ڕووماڵی ئەمە بکەن بۆ هەرە بێتەنها هینەکانی پارتی بێ ئەبێ ئێمە لەوە بکۆڵینەوە بەڕاستی بۆ مەگەدێکێتی کێیە گۆڕان کێیە یەکگرتو کێیە کۆمەڵ کێیە ئایا ئەمانەش حیزبگەرێک نین ئەمانەش مێدیانین لە حەقیقەتە هەرچەندە مێدیای کوردی دوور لە ڕووی ئێوە حورمەتم بۆتانەیە ڕۆڵێکی زۆر سەخیفانە ئەژێڕێ بەڕاستی لە کۆمەلگای ئێمەیە ئەو ڕۆڵەی مێدیا ئەیبینێ بە تایبەتی ڕۆدا و لەگەڵ تەلەڤیزیۆنی 24 بۆ ڕواتانە بێ تەلەڤیزیۆنی داعش ئەگەر خۆشیان هەیان بێ ئاوا ڕۆڵ نابینن بە قازانجی تورکیا و بە قازانجی داعش ئەمڕۆ ئاگاتان لێبوو ڕوودا و تەلەڤیزیۆنی 24 چیان کرد بەڕاستی بۆ ڕووداوانەی کەرکووک عەزیزان تورکیا کوردستانی باشوور ئەکاتە مەیدانی شەڕ ئەو هێزانەی بۆ ئەوە هێناوە ئەمریکاش نیگەرانە لەو هێرشانەی کە تورکیا کەدە سەر پێدە چونکە تورکیا بە هەموو توانایخەوە بە هەموو مانایە شەڕی پەکەکە و پێدەیەکە شەڕی کوردانەکە بەڕاستی داعش بپارێزێت ئەمریکا ڕاستەوڕاست ئەمڕۆ بە تورکیای وتووە تۆ داعش و پەکەکەت پێ تۆریستە بەڵام ئێمە بەڵگەمانەیە کە تۆ چەکەی بە داعش باشە کەواتە ئەمە ناواقعیە ئەمە دووفاقیە لە سیاسەتی تورکیایە ئەگەر داعش تۆریستە بۆ تورکیا چەکیاتێ بۆ تورکیا ئەیپارێزێت بۆ بارەگای داعش لە تورکیا لە ئەستەمبول و ئەنقەرە هەیە پرسیارکرد بۆیە ئەمڕۆ لەو کۆبوونەوەیە تورکیا ڕاستەوڕاست بە ئەمریکیەکانی وتووە ئێوە هیچ دەرفەتێکتان بۆ ئێمە نەهێشتۆتەوە ئەمە قسەی تورکیایە ئەمڕۆ بە وەزیری هینی وتووە وەزیری بەرگری ئەمریکا باشە کاکە وتوێتی ئێوە هیچ دەرفەتێکتان بۆ ئێمە نەهێشتۆتەوە لەبەر ئەوە ئێمە وەکو تورکیا لەمەولا خۆمان چیمان دوێ ئەوواکەین کەواتە ئەمریکای شتەکان ئەشارێتەوە باش ئەزانێ ئەوەی لە کەرکووک ڕوویاوە کێ لە پشتی ڕاوەستاوە و ئەوەی کە لە داقوق ڕوویە عەزیزان بەداخەوە ئەوەیشان بۆ باسەکەم کێ لە پشتی ڕاوەستاوە و بۆچی ڕاستیەکان ئەشارێتەوە لە خەڵک خۆشەویستان یەک ڕاستی هەیە بیزانن کە وەختی ئەمڕۆ پەکەکە و پەیەدا هێزەکانی خۆیان ئەبن ئەچن بۆ کەرکووک ئەزانی بۆچیە ئەمە بەدەن لە مەسەلە هاوپشتیەکەی بەدەن لە مەسەلە کوردبوونەکەی پەکەکە و پەیەدا زۆر عاقڵانە بیرەکەنەوە ئەوان ئەزانن شکاندنی کەرکووک یعنی شکاندنی پەکەکە یعنی شکاندنی پەیەدا لە ڕۆژئاوای کوردستان یعنی سەرکەوتنی تورکیا و سەرکەوتنی پارتی و بنەماڵەی بازانی بۆیە پەکەکە هێزەکانی خۆی ئەهێنێ بۆ کەرکووک فریا ئەکەوێ بۆ ئەوەی کە داعش لێ تەفروتوناکانیان هێڵێت ئەبێ ئێوە لەم ئەلفوبێیە تێبگەن کەوتنی کەرکووک واتە کەوتنی پەکەکە واتە کەوتنی پەیەدا
کەوتنی کەرکووک و لە ناوچوونی کەرکووک واتە سەرکەوتنی تورکیا و سەرکەوتنی پارتی و بنەماڵی بازانی. بۆیە هەموو هێزە شەریفەکانی ئەو کۆمەلگای ئێمە دەبێت بە تەواوەتی ئاگەیان لەو شەڕە بێ و شەڕکردن لەسەر کەرکووک و لە کەرکووک دژی هەر هێزێ کە دژی ئەو شارە ئەبێ یا دژی خەڵکەکەی ئەبێ شەڕێکی ڕەوایە شەڕێکی بەرهەقە و ئەبێ هەمومان لەبەرەی ئەو شەڕابین. ئێمە نابێ شەڕ لە کەرکووک جیا بکەین فەرق نەکەین لەگەڵ شەڕ لە مووسڵە. شەڕ لە مووسڵ جیاوازە شەڕ لە کەرکووک جیاوازە. شەڕ لە مووسڵ جیاوازە شەڕ لە کوبانێ جیاوازە. کوبانێ نیشتیمانی ئێمەیە وڵاتی ئێمەیە هەموو شتێکی ئێمەیە مافی خۆمانە شەڕی لەسەرکەین. کەرکووک شاری ئێمەیە وڵاتی ئێمەیە مافی خۆمانە شەڕی لەسەرکەین. لەسەریشی بکوژرین دیسان شەهیدین و دیفاعمان لە ئابڕووی خۆمان کردووە. بەڵام لە مووسڵ شتێکی جیاوازە و فەرقی هەیە بەڕاستی. هیوادارم کەس ئەم شتە تێکەڵاوی یەکتر نەکا و لە یەکتر جیای کاتەوە. ئایا داعش لە چۆوە هاتووە؟ ئێوە بڵێن هەر کەسە لە ئاسی خۆی بیر بکاتەوە. ئایا فڕۆکەیەک هاتۆتە سەر ئاسمانی گەڕەکێ یا دوو گەڕێکی کەرکووک و توانیوێتی مجموعەیە داعش بخاتە خوارەوە؟ من بەڕاستی پێم وانییە. من ئەمە عەقڵم نایبڕێ وە جۆرێکە لە گاڵتە جاڕی. ئەگەر فڕۆکەیەکی وابێ ممکن نییە ئەمریکیەکان نەزانن ئەوروپیەکان نەزانن دنیا نەزانێ کە سەرقاڵی شەڕی داعشە. باشە؟ بە پێچەوانەوە ئەمانە لە منتیقەی هەر یەکە شتێگەڵێ عەزیزان ئەم میلەتەی ئێمە زۆر سەیرە. سێری بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لاهوری شێخجەنگی ئەڵێ ئەم هێزی داعشە لە مووسڵەوە هاتوون. مەحموود سەنگاوی لەبەرەوەی دژی باڵەکەی لاهور و هێرۆیە لەگەڵ باڵی ناوەندی کڕیارایە بنمونە ئەڵێ نەخێوانیە لە حەویجەوە هاتوون. باشە کاکە؟ یعنی لەوێش لەسەر شتێکی ئاوا دژایەتی یەکترەکەن. یعنی دراسەیەک نییە بۆ قازانجی کۆی نیشتیمان و کۆی گەلی ئێمە. خوێندنەوەیەک نییە بۆ هێرشەکانی داعش. بەڵکو لەوێش سراع و کێشمەکێشمی ئەم حیزبانە لەوێش ڕەنگی داوەتەوە. ئەمە لە کاتێکدا لەویا ئێسا وەختی باڵی گشتی و باڵی تەڕەماش و باڵی نازانم بڕیار و ئەمانە نییە. تۆ لە کەرکووکای خەڵک خوێنی ئەڕژێ خەڵک بریندارە بێ ژیانی خەڵک تێگەچێ تۆ دانانیشی لێ ڕاست ڕاکەیت لاهور بڵێ لە مووسڵەوە هاتووە و تۆ بڵێ نەخێوانە لە حەویجەوە هاتووە. باشە؟ بەڵام من لە بینی هەردووکیانە پێتان ئەڵێم داعش لە ڕێگەی کەمال کەرکووکی و دووزەوە هاتووە بۆ کەرکووک. ئەوە پارتی و بنەماڵی بازانیە مەیدانی بۆ داعش کردوێتەوە بۆ کەرکووک. ئەگەر ئەمڕۆ بە وردی دیقەتتان دابێ لە تەلەڤیزیۆنەکانی پارتی لە ڕوودا و لە کوردستان 24 ڕێک ئێوە خۆتان ئەگەنە ئەو قەناعەتە پێویست بەوە ناکە هیچ بیرێکی لێ بکەیتەوە ڕاستەوڕاست سەیری ئەوانکەی ئەزانی کە چۆنە. ئەمەوێ یەک شتێکەتان پێ بڵێزە شەڕی بەعشیقا. شەڕی بەعشیقا کە دوێنێ ڕوویاوە عەزیزان بەداخەوە 34 شەهید هەیە 134 برینداریش هەیە و بەداخیشەوە پێشمەرگە شکاوە لە بەرامبەر داعشە. بەڵام مێدیاکان ئەمانە باز ناکەن بەڵام ئەمە واقعە ئەمە ڕاستیە. من بۆیە ئەمە ئەڵێم بۆ ئەوەی کە بێ بە تەجروبەیە بۆ شتەکان نەگوەکو ئەو مێدیانەی کە لە کوردستانە ئەیبینی کە خەریکی چکارێک. ئەمڕۆ زیاتر لە 100 ئینسان بریندار بۆ لە کەرکووکە کاکە. شەهیدەکان چەندن ئەوە جارە ئێشتا دیار نییە. باشە لە پێناوی چییە؟ بۆ ئەبێ ئێمە تێبگەین بەڕاستی ئەمڕۆ ئەم تیڤیانەی پارتی بۆ چی وایانە کرد لە بەرامبەر کەرکووکە. من ئەمەوێ دووسێ نمونە بهێنمەوە عەزیزە. یەکێتی نیشتیمانی حەملەیەکی زۆر باشی کرد بۆ مەسەلەی مەسەلەی مووسڵ. زۆری شەهیدەکانیش هەر شەهیدەکان سەر بە حیزبەکەی یەکێتی نیشتیمانی بوون زۆربەیان. ئەمە ڕاستیە هەمووشان ئەزانن کە من یەکێتی و پارتی وەکو یەک ئەبینم و هەمیشە دژی هەردووکیان بووم. بەڵام من باسی واقعەکەم چونکە من لەسەر ڕق کار ناکەم لەسەر خۆشەویستیش کار ناکەم. یعنی یەکێتی نیشتیمانی ڕۆڵێکی گەورەتری بینیوە حتا کاتی خۆشی لە شەڕەکان دژی داعشە لە هەموو مەیدانەکانە ڕۆڵی بینیوە بەڵام نەک بڕۆ وەکو پەیەدە و پەکەکە چکە بەڕاستی پەکەکە و پەیەدە سەر قافڵەی ڕۆڵبینین بوون لە شەڕ دژی داعشە. ئەوە نەک هەر بۆ کورد بۆ هەموو دنیایان سەلماندووە ئەو واقعە. لەبەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی پەکەکە و پەیەدە و ئەوانە ڕۆڵێکی باشیان لە مەسەلەی مووسڵا بینیوە کێشەی کەرکووکیان دروست کرد لە دوێنێشەوە.
ئەوان هاتن لەوێوە تۆڵەی خۆیان لە کوب کردەوە لە کەرکووکەوە بەڕاستی ئەمە ئەوەشتان پێ بڵێم بەپێی ئەو سەرچاوانەی کە لە لای من هەیە تورکیا نەکە چەکیاوە بە داعش بەڵکو چەکیشی یاوە بە بەرەی تورکمانی بەرەی تورکمانی لە کەرکووک زۆرترین چەک و چبەخانی تورکیا وەرگرتووە جا ئەویش بۆکەی ئەوێ چۆن شەڕی پێەکە ئەوە جارێ دیار نییە جارێ نووسووە بەڵام ئەوانیش خاوەنی چەک و چبەخانەی خۆیانن کە تورکیا یاوێتێ جا بزانە ئەو ناوچەیە بەرەوچەوە دەچێت ئەمڕۆ تەلەڤیزیۆنی 24ەکەی مەسرور بە ئاشکرا دژایەتی کەرکووکێ کرد ئەی کەرکووک زۆر لاوازە کەرکووک پاشا گەردانیە کەس بە کەس نییە کە حساب بۆ کەس ناکا بۆیە ئاوایە یعنی بیانویان ئەهێنایەوە پاکانەیان نەکرد بۆ کارەکانی خۆیان ئیتر نەیانەوە باشە ئەم هێزە لەکوێوە هاتووە کەسێ دراسە ناکا بڵێ ئەمە چۆن هاتوون بەڕاستی هەمووی خۆی لێ دزێتەوە چونکە هیچی ئاگایان لێ نییە کاکە یەکێتی پارتی ئەم باڵ ئەو باڵ ئەو باڵ هەمووی لەو کەرکووکە سەرقاڵی نەوتە سەرقاڵی ئەوەیە چەنی بەرکەوێ ئەم بیرە چەنی لێ ئەڕوا ئەم بیرەیان چۆنە پارەکەی چەنە و چۆنە هەر هەمووی سەرقاڵی ئەوەن ئاگایان لە هیچ شتێکی تر نییە کاکەچێت کابرایەکی پارتی هەیە لە کەرکووک نازانم ناوی چییە ئەم ناوەکەشیم لای خۆم نووسی بوو بەڕاستی بەڵام لەبەرەوەی کە لە شوێنەکان نووسی بەگەر بەرچاوم بکەوێتەوە کابراایەکی زۆر شەکەری پارتیە عەزیزان ئەو کابرا شەکەرە لە هەموو کاسەیەکە کەوچکە هەر شتێ ڕوو ئەدا ئەم کابرایە وەکو خۆی بەڕامبوو ئەزانێت لە بن دیوارێکەوە کۆمەڵی فیشەکە تەقێنە توێتە ئەم لاوە باشە جا بۆیە هەر شەڕێ ئەو کابرایی تیا بۆ ئەوی تفشێ ئەوە هیچ نییە بەڕاستی باشە کابراایەکی زەبەلا حەپیمایە کۆنە جاشیشە بەڕاستی ئەوەی پارتی باش نییە کاکە جا ئەو کۆنە پارتیە ئەو تازە پارتی و کۆنە جاشە بڕواتانە بێ عەزیزان لە هەر شەڕێکا ببێ یعنی ئەو شەڕە هیچ ئەوە بزان سەرحەد قادر بەڵێ ئەو سەرحەد قادرە ئەو سەرحەد قادرە خوای فڕوفی شاڵە عەزیزان باشە کاکە یەک شت ناکە ئەو کابرایە بەس خەریکی ڕەسمگرتنی خۆی وەکۆی بە بەرنامە بێ ئەم پارتیانە ئاواکە مەسا ئەمڕۆ من فلیمێکیانم بینیوە عەزیزان سەرحەدێت لە بن دیوارەکە کۆمەڵە تەقەیەکە ڕەسمێک گیرێ بە کامێرەی ڤیدۆ دوای ئەوە پارتیەکی تریەت یەک دووسێت سەڵێکی ترەکە ئاوا و ڕەسمێک گیرێ بە یەکە 10-15 دانە ئەبن هەمووی یەن کەس نادەنە بچێتە قاکن دوای ئەشنە دواوە کاکە وەڵای شەڕوا ناکرێت کاکە خۆ شەڕمان بینیوە برای من شەڕوا ناکرێت کاکە سێری ڕۆڵی ڕووداوکەن بزانێت کە چ خزمەتێ بە داعش دەکات ڕووداو ئەمە مایکەکەی پێ مقابلەی خەڵکەکات داعش بە قەناس تەقەن لە پێشمەرگەیەکە برینایەکە یا شەهیدیەکە ئەو ڕسمەکەی ئەگرێ بە گولەی داعش ئەچێ بڵاویەکاتەوە ئەمە لە دنیا شیوانیە بەڕاستی تۆ بێی بە گولەی دوژمن هاونیشیمانیەکانی خۆت پێشمەرگەی خۆت ئەسکەریەی خۆت شەهید بکرێ تۆ بێی کامێرەکەی تێبگری و فلیمەکەی لێ بگری و فلیمەکە بڵاوکەیتەوە بۆ ئاسی دنیا کە چۆن داعش پێشمەرگە شەهیدەکە لەکوێی دنیاشتی وایە کاکە معقولە لە وڵاتەیە لێپرسینەوەیەک لەو میدیایانە نییە با مشتێکە بنمونە بۆ ژێڕمەوە ساڵی پار بوو یا چەند مانگە بەر لە ئێستا لە ئەمیستەردام وتیان بۆمبێک دۆزراوەتەوە پۆلیسی ئەمیستەردام وتی هیچ میدیایەک بۆی نییە بە یەک وشە باسی ئەو بۆمبە بکات شیوانیە و هیچ بۆمبێ لە ئارایانە یەک میدیا لەم هۆڵەندایە باسی نەکرد دوای مانگێکی پێشوو پۆلیس خۆی ئەعلانی کەوتی بەڵێ شتێکی ئاوا بووە و هیچ زەرری نەبووە بۆمبەکە و هەڵگیراوەتەوە بۆچی چونکە ئەو حساب بۆ ئەوەیەکە کە ئارامی خەڵک تێک نەچێ کە خەڵک نەترسێ خەڵک نەڵ ژیانی لێتاڵ نەبێ خەڵک بوێنێ مناڵەکەی بڕوا بۆ مەکتەب بۆیەکە هەم گیانی خەڵکە پارێزێ و هەم ئیدعا و ڕیکلام و ئەمانە ناکە بەڵام میدیای ئێمە بەڕاستی عەزیزان پێتان ناخۆش نەبێ سەخیفترین میدیامان هەیە میدیای کوردی دژی ئەو نیشتیمانەیە دژی ئەو گەلەیە هەتا ئێوارە شەو تا بەیانی درۆکە و بەزەرەری ئەم نیشتیمانە بەزەرەری ئەم گەلە بەزەرەری کورد ئیشەکە خۆشی پێی وایە کە ئەمە ئاقڵانەیە و خۆشی پێی وایە کە ئەمە کاری باشەکات باشە کاکی من معقولە تەلەڤیزیۆنی 24ەکەی مەسرور ئەڵێ چی ئاوانیە بە خەتی گەورە نووسیوێتی داعش داوا لە خەڵکی کەرکووکەکە بەهانایانەوە بچن
باشە عەزیزان ئەگەر داعش خۆی تەلەڤیزیۆنێکی هەبێ ئایا هەروە ناڵێ ها ئایا معقولە تیڤی ڕووداو یا تیڤی کوردستان 24 خۆی دابنیشێ بینوسێ بڵێ خەڵکی داعش داوا لە خەڵکی کەرکووکەکە بەهانەیانەوە بچن ها ئەگەر داعش خۆی تیڤی هەبێ ئایا هەروە ناڵێ لە تیڤەکەیەوە تیڤی داعش بێ هەرڵێ خەڵکی کەرکووک تکایە بەهانای داعشەکانەوە بچن باشە کاکە آخر عەزیزان تیڤی وا لە دنیا هەیە ئەم تیڤیە دۆستە یا دوژمنی گەلەکەمانە ئایا ئەمە دۆستی داعشە یان دوژمنێتی ئێوە خۆتان قەزاوەت بکەن خۆتان وجدانتان هەبێ خۆتان بڕیار سەر ئەو مۆزوعە بدەن چۆن دەبێ ئێمە میدیای ئەوەمان هەبێ کەواتە ئەو میدیایە کە میدیای کوردستان 24 کە میدیای ڕووداوە ئەمانە لە سەنگەری داعشان و لە سەنگەری تورکیایان و ئەمانە دژی میلەتی ئێمەن و ئەمانە خەریکی بازرگانین بە خوێنی ئێمەوە بە ناوی پێشمەرگەوە بە ناوی نیشتیمانەوە سەرقافڵەی پێچانەوەی درۆ و ساختەکارین لە ئایندەیشا ئەمانە هەمووی دەرەکەوێ و هەمووان ئەزانین لەم سەنگەرە خیانەتەیە عەزیزان لەم سەنگەرە خیانەتەیە کە هەموومان ئاگامان لێتی هێشتا بنەماڵەی بارزانی ئەیانەوێ هەموو کورد بڵێ بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی کورە سەرلای لە بەرد مەسعود بارزانی والله عەزیزان مەسعود بارزانی ئەبوو بەکری بەغدادی لەگەڵ ئەردۆغانە حەسێکیان ئاوا بران یەک زەڕە جیاوازیان نیە باشە من بەداخیشم بۆ ئەمە کە مەسەلەن میدیای KNN میدیای گۆڕان بێدەربەستە نایرە ڕاستی بڵێ میدیای یەکێتی هەروە هی یەکگرتو هەروە هی کۆمەڵ هەروە ئەمانیش هاتوون بە دوای ئەو غەوغایە کەوتون و هەمان وتار ئەجاونەوە کە پارتیەکێکی ئێڵێن خۆ تۆ بێ شتێکی تر بڵێ کاکە ئەبێ تۆ نەترسی ئەبێ تۆ واقعی بی ئینسانی شۆڕژگێر ناترسێ لەوەی کە مەسەلەن لە کاردانەوەی گەل ناترسێ بەڕاستی لەم ڕۆژانەیە عەدنان عوسمان و کەمال ئەوەی کەمال کەی پێڵێن ئەوەی شار ئەوەی ماڵپەڕی شارەوانە لە تیڤی NRTەوە کۆمەڵی قسە باسی جدی و جوانیان کرد ئەم پارتیانە دوودانە ڕۆژە هەچی بێحورمەتیە بەم دوو کەسیان کردووە خۆیان لە ئێمە کردو بە پیاو قارەمانەکانی سیوێکی ئاب قارەمانەکانی پێشدەشتکردنی بۆ تورکیا ئەوانەی کە پێشمەرگە و ناوی پێشمەرگیان ئەتک کردووە 8,000 ڕاکەڤانیەکەی منتیقەی شەنگاڵ کە کلکیان خستەوە ناوگەڵیان هاتنەوە بۆ هەولێر ئێس ئەوانیان ڕەخنە لە کەمال و لە عەدنانەگەن و ئیهانیان پێکەن کە گوایە ئەوانە بێڕێژیان بە پێشمەرگە کردووە ئەوان بێڕێژیان بە پێشمەرگە نەکردووە کاس بێڕێژی بە پێشمەرگە ناکە ئێمە بێڕێژی بە پارتی و بنەماڵی بازانی ئەەکەین لەبەرەوەی پێمان وایە ئەوانە پێشمەرگە نین ئەوانە جاشن ئەوانە داعشن ئەوانە میتی تورکن و ئەوانە خائینن بە گەل و نیشیمانی ئێمە بەڵێ کەمەڕۆف ئەوانە خەڵک ڕەخنە لەمانە ئەگرێ نەک دابنیشێ ڕەخنە لە پێشمەرگە بگرێت کەس گلەیی لەوە نییە بەڕاستی لەبەرەوە ئەمانە هەمیشەیەن بە ناوی پێشمەرگەوە پێشمەرگەشیان نییە بەشەتی باشە کاکە من لە بیرمە عەزیزان کە وەختێک شەڕی بنەماڵەی بازانی نزیکەی 7,800 بنەماڵەی بازانی واتە ڕاکەڤانی لە منتیقەی شەنگاڵا بوون 200 داعش هات هەر هەموویان هەشت فیشێکیان نەتەقان کەچی هەمووی هاتبوونەوە بۆ هەولێر پارتیەکان لێوە ڕیان کردبوو بە پاشەڵی دڕاوە هاتبوو بۆ هەولێر لە هەولێر کۆبوو بوونەوە لە شوێنەکە بەجارە 2,000-3,000 نەفەرە بوون پێشمەرگەی جاش پارتی هەمویان بە بێریەکی قۆڕی زەردەوە و بە ژامانەیەکی سووری قۆڕەوە هەمووی خوان بایە بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی با بە تۆ لە داعش چنگە سەرشان ڕاوی ناوین تۆ ڕسوا کراوی بۆچێ بۆ پێشەکەوێ بارزانی کاکە ئایدەوە تۆ هەموو ناوچێ شەنگاڵە دۆڕانووە تۆ جینۆسایدی خوڕقانووە تۆ هەزاران ژنت داوە بە دەست گورگەکانی داعشەوە تۆ ئابڕووی گەلێکی بردووە شەرەفی کوردشکانوە چی بۆ پێشەوە پێشتان کەوێ بازانی بۆ کام گەوڕ پێشتان کەوێ بۆیە ئەمێ پێتان بڵێم ئەو هێزەی داعش کە هاتووە 48 نەفەرن 48 داعشن ئەوە ڕاستە خەڵکی ئاوارەی عەرەب و ئەوانە هەن لە منتیقەی کەرکووک و لە گەڕشی کەرکووکا کە یارمەتیانەکەن ئەوە ڕاستە بەڵام 48 داعش بوون ئەم 48 داعشە تورکیا ئاگادارە پارتی و بنەماڵەی بەزایش ئاگادارن ئەوانە لە منتیقەی لە هەر شوێنێکەوە هاتبن لە دووس و ئەوانەوە هاتوون بابڕین لە هەر شوێنێکەوە هاتبن پارتی ئاگاداری ئەو مۆزوعەیە و ئەو هێناوێتی بۆ تۆڵەکردنەوە بۆ لە خەڵکی کەرکووک و لە خەڵکی کورد
بۆ لێدان لە داعش لە منتیقەی مووسڵە چونکە وەکو نمونەم هێنایەوە لەوێش ئەم هێزانە هەمووی پاچە پاچن پارتی لە ئاشێ یەکێتی نیشتیمانی باڵی هێرۆ لە ئاشێ باڵی کۆسەر لە ئاشێ هەمووی ئاوا ئەخوێن لاهور وەکو پێشوزی باسم کرد ئەڵێ ئەمانە لە مووسڵەوە هاتوون خولە سەنگای لەوە هەڵاتێ نەخێوانیە لەبەرەوە لە حەیجەوە دشکە دڵقی لە لاهورە و لەوێیان خەریکی ئەم شەڕ و ئەم ململانیان لە ناوجەرگەی ئەوە کە خەڵک خوێنی لەبەر ئەوە بۆیە عەزیزان من کاتان زۆر ناگرم بەداخەوە کە هەر ئەم حیزبانیتە بە تایبەتی بزوتەوەی گۆڕان گوتارێکی جیانیە لەمانە کە دەبوو ڕاستی بوتایە کە دەبوو نەترسایە کە دەبوو حەقەتی بوتایە بەڵام بەداخەوە کە سستە و هیچی پێ ناوتێ بەڵام ئێمەمانان لانیکەم ئەم فەیسبوکە هەیە ئەگەر دەیان هەزار کەسی گوێمان لێ بگرێ ئەوا دیسان پێویستە قسەی خۆمان هەبێ و ڕەئی خۆمان هەبێ بۆیە هیوادارم کە خەڵکی کوردستان و پێشمەرگە و من پارتی بە پێشمەرگە نازانم عەزیزان با تۆزێ واقعی بین بەڕاستی با لەگەڵ یەکترا درۆ نەکەین چونکە ئەزانی چۆنە عەزیز خۆشەویستان من وەکو ئارام ئەحمەد من کەس هەڵ ناخەڵەتێنم من درۆ لەگەڵ کەسا ناکەم من تاقەتی دووڕوویم نییە ماس پیە قیر ڕەشە تاقەتی ئەم بەراوبەر و بێنەوە بەرەو ئەمانم نییە لە حقەتە من دڵی کەس ڕا ناگرم لەبەرەوە خەڵک هەڵ ناخەڵەتێنم من ڕەئی خۆم وەکو خۆم قەناعەتم پێێتی ئەیڵێم جا تۆ یان دژمی کە مافی خۆتە یان قبولتە دیسان کە مافی خۆتە لەبەر ئەوە دووبارە یەکەمەوە خەڵکی کوردستان ئەبێ بە هەموو توانایەوە دیفاع لە کەرکووک کات و ئەبێ نەهێڵێ ئاوات و ئامانجی پارتی و بنەماڵەی بازانی و تورکیا لە کەرکووک بێتە دی سەدبارە یەکەمەوە تێکشکاندنی کەرکووک واتە تێکشکاندنی پەکەکە و پێدا واتە تێکشکاندنی کورد واتە سەرکەوتنی تورکیا و پارتی و بنەماڵەی بازانی ڕاگرتنی کەرکووک و سەرکەوتنی کەرکووک و خەڵکەکەی و گەڕانەوەی ئارامی بووان و ناوبردنی داعش و هەر هێزێ بێوێ ئەو شارە بکا بە مەیدانی شەڕ پێویستە هەموو کورد دژی ڕابوەستێ و لە ناوی بەرێ و شەڕێکی ڕەوایە وەکو وتم سەرکەوتنی ئەم شارە واتە ڕسوابوونی تورکیا سەرکەوتنی هەر کوردانی باکوور و کوردانی ڕۆژئاوا و کوردانی هەموو جێگایەک ئەمە حقەتە بۆیە کە هەر ئەمڕۆ لە ماوەی چەند سەعاتێکە پارتی نەیتوانێت هیچکە پەکەکە و ئەوانە گریلاکانی پەکەکە ئەگەنە کەرکووک خاڵێک کە لە بیرم چوو بێ لەم عەزیزان هەر لە تەلەڤیزیۆنی ڕووداوە گوێم لێیە ئەمە کابرای ڕووداوە لەگەڵ کۆمەڵی خەڵکا قسە ئەکات ئەڵێ زەحمەت نەبێ ئەوانە کێن جەماعەتی گریلاکانی پەکەکە سەرقاڵی شەڕکردنن بە کەسێک ئەڵێ زەحمەت نەبێ ئەوانە کێن لەوێ پێشمەرگەی کێن شەڕەکەن و ئەوانە ئەویش ئەڵێ ئەوانە گریلاکانی پەکەکەن باشە کەچی هیچ شەرم ناکە ئەمەی ڕووداو هەر لەو دەقەیە قسەکەشی بێ ئەڵێ بەڕێزان ئەوانە کۆمەڵێ خەڵکی خۆبەخشن و هاتوون بۆ شەڕەکەم دژی داعش تو ویژدانتان ئەوە بێشەرەفی نییە بە ویژدانتان بێشەرەفی چۆنە تو ویژدانتان خیانەت چۆنە پەکەکە و پەیەدا لە ڕۆژئاوای کوردستانەوە لە قەندیلەوە بێن لە کەرکووکە شەڕکەن لەسەر نیشتیمانی ئێمە خوێنی خوان بڕێژن بەڵام مێدیای بنەماڵی بازانی ئەوەندە بێشەرەف و بێئابڕوو بێ ئاوا بە ئاشکرا درۆ بکە بە ئاشکرا لە شاشەی تیڤیەکەیەوە ئایا ئەمە ڕسوایی نییە بۆ پارتی بنەماڵی بازانی ئایا ئەمە هیچ دوژمنیەکەیە بەڕاستی ئەوەندە دوژمنی خەڵکی کوردستان بێت ئایا شەر عزیزان هەمووتان دژی تورکیا بن هەر لایەنێک لەگەڵ تورکیا بێ ئەبێ ڕسواب کرێ بەڕاستی خەتەرناکە بە مانای خەتەری دڵنیا بن لەوە ئەمانە وا قۆڵیان هەڵماڵیوە کە شەڕەکە فراوانترکەن چونکە دڵنیا وەکو چۆن کاتی خۆی وتم ئەم شەڕە هەفتەیەکە خایەنێ بەڵام ئێستا هێزەکان ڕەنگە بۆ مەسەلەی چەک و جبەخانە فرۆشتن فیشەک فرۆشتن بازرگانی بەچەکەوە بازرگانی بە مرۆڤەوە و بۆ کێشمەش بۆ نەوت دزین و بۆ کێشمە کێشمی سیاسی دەبێنی ڕەنگە چەندین مانگ دێژە بدەن خۆ ئەوان خەمی ئەوەیان نییە کە ئەو خەڵکە ماڵی وێرانە بێ کە ئەو خەڵکە ژیانی نامێنێ کە کوڕی خەڵک شەهید دەکرێ کە پێشمەرگە خوێنی ئەڕژێ خەمی ئەمانیان نییە بەڕاستی هەدانیشن و بەردەوام خەریکی تەشەنەسەندنی ئەم ئاگرن بۆ ئەوەی کە زۆرترین ژیانی خەڵک هین بێت عەزیزان
سەری جمهوری ئیسلامی کرد. جمهوری ئیسلامی ئەتوانم بڵێم لە هەموو ئێرانە هێزی هەیە، بەڵام کەس نازانێت لەکوێ. باشە کاکە کە ئەویش دیسان هەر دژمنی خەڵکی کوردستانە. باش ئەو ئاوا کارەکە، یعنی سەیری کە ئەم عێراقە چی بەسەر هاتووە، بۆیە ئێران بۆچی ئەو کارانە ناکات؟ ئێران بۆچێ بۆ لیبیا، بۆچێ بۆ سووریا، بۆچێ بۆ فڵان و فیساد؟ ئەوێ شەڕەکە لە نیشیمانەکەی خۆی دوورخاتەوە، لە گەلەکەی خۆی دوورخاتەوە. ئەی بۆ گەلی ئێمەوان نییە؟ ئەی بۆ ئێمە حکومەتێکمان نییە کە شەڕەکەمان لێمان دوور ناخاتەوە؟ هیچ ئەچێ کورد ئەبا بۆ ناو شەڕ بۆ مووسڵ. باشە کاکە شەڕەکە ئەهێنێ بۆ کەرکووک خۆی پارتی و بنەماڵی بازانی مەیدانەکەنەوە بۆ لەشکری داعش بێ بۆ کەرکووک و مناڵی کورد کوژێت. کەچی ئێشتا ئەمەنێش دەمگەرمە بنەماڵی بازانی پێشمەرگە ئەمەیە و پێشمەرگە ئەوەیە. بابە وەڵڵا ئێوە بەس پێشمەرگەنی بە شەرەفم بنەماڵی بازانی یانی جاش. والله عزیزان ئەو شەڕانش کە کراوە لەم هەفتەیە هەمووی ئەوانەیە شێتەکان بوون کاکە. باشە کاکە لەگەڵ پەکەکە و بێت ئەم بابەتان ئەمانە واقعاً پێویستە هەمومان ئەم ڕاستیان تێبگەین. پێویستە گەلی ئێمە لە یاریەکان تێبگە عزیزان. بە عاتفە دوور مەکەوە پێشمەرگەیەکی پارتی قسەیەکە تۆ لە خۆ ئەڵێن وەڵا کاکە ئافۆرم پێشمەرگەی پارتی. بابە کە پارتی بێنی پێشمەرگە نییە. تێی کاکە هەموو پارتیەک یعنی جەندەرمەی تورک. کوردبوون نەتەن خەڵەتێنێ عزیزان. ئەیبە مەڵێن ئێمە هەمومان کوردین. ئەم قسە قۆڕن لابن کاکە. ئێمە تەجروبەمان هەیە کاتی خۆی 380 و ئەوەندە مستشاری بەعسمان هەبوو. ئەم مستشارانە بە جلی کوردیەوە، بە جامانەوە، بە مشکیەوە، بە کڵاشی دۆمیەوە پێش لەشکری بەعسە کەوتن بۆ گەرمیان کچان و ژنان و کوڕانی ئێمان ئەنفالە کرد. ئەیان بر تعدیان لێ کرد، ئەیان کرد بەژێر خۆڵەوە لە هەموو کوردستانە بەرامبەر بە ئێمە هەمووانیان کرد. بۆ مەگەر ئەوانە چی بوون؟ کورد نەبوون عزیزان، هەمیان کورد بوون بەڵام جاش بوون. تەها میحیدین معرفیش کورد بوو کە جێگەی سەدام حوسێن بوو کاکە. بنەماڵی بازانیش کوردە بەڵام کوردێکی خائینە. ئەوەی کە دوای پارتیەکەوێ کوردە کوردێکی خائینە. ئەوەی کە ئەڵێ من پێشمەرگەی پارتیم جاشێکی خائینە کاکە. پارتی قەت پێشمەرگەی نەبووە لەبەر ئەوە وامەزانن کە من ڕقم لە پارتی بێ. عزیزان من بەفاکت بۆ ئێوە مسلمان وتم پێشمەرگە یعنی خاوەنی ئیرادە، پێشمەرگە یعنی نیشیمان پەروەر، پێشمەرگە یعنی پێشمەرگەکەوێ لە پێناوی نیشیمانە، لە پێناوی گەلەکەیە. بەڵام ئەوەی کە دوای پارتی و بنەماڵی بازانی کەوتووە ئەوە پێشمەرگەی گەل و نیشیمانی ئێمە نییە، پێشمەرگەی پارتی و بنەماڵی بازانیە. ئەگەر بەیانی مەسعود بازانی بڕۆ پێی بڵێ بڕۆ پەلاماری قەڵاچۆلان بدە یەکسەر ئەم هێزە ئەچێ. ئەگەر بڵێ پەلاماری پەکەکە بدە یەکسەر ئەچێ. لە مێژووە بینیومانە خۆ ئەم هێزەی پارتی کاکە. ئەگەر مەسعود بازانی بە هێزەکەی خۆی بڵێ بڕۆ پەلاماری گۆڕان بدە ئەچێ. وتی بە پەلاماری یەکگرتوو بە لە بادینان ڕۆشت بینیمان یەکگرتوەکانی قەتوعام کرد. وتی پەلاماری پەکەکە بە دێنجا پەلاماری پەکەی داوام هێزە. وتی بڕۆ لەگەڵ بەعسا تێکەڵاو بە پێشمەرگەی پارتی هەسا لەگەڵ بەعسا بە دەبابەی بەعس هاتنەوە بۆ هەولێر. وتی پێش پازارکەوە چوو، وتی پێش دەشکی تورکیاکەوە چوو. ئەمە کەی پێشمەرگەیەکە؟ پێشمەرگە ئەبێ خاوەنی ئیرادە بێت. ئەگەر من پێشمەرگە یەکێتی بم یا پارتی بم بڵێ لەگەڵ پازارە ئەڵێ من پێشمەرگاتی ناکەم کاکە. من علاقەم بەسەر پازارەوە نییە، من پێشمەرگەی ئەم گەل و ئەم نیشیمانم ئەوەکە. ئەمانە واقعەن پێویستە هەموو کەسێ ئەم ڕاستی تێبگات. هیوادارم هەموو گەلی کورد ئەم واقعە وەربگرێ. ئەوەی کە لە کەرکووک ڕوئەدا فیتی تورکیایە، تورکیا لە پشتی ڕاوەساوە بە نۆکەرایەتی پارتی و بنەماڵی بازانی. ئەمە لە من وەربگرن بە هەموو پێوانەیە، بە هەموو مانایە بنەماڵی بازانی تورکیا و داعش دوژمنی سەرسەختی گەلانی عێراق و ناوچەکە کورد و کرمانچی. وە میدیاکانیش پێویستە تۆزێ هوشیار باسی میدیای پارتی ناکەم. بەڕاستی میدیای پارتی میدیایەکی هیچ و پوچە نۆکەری داعش و تورکیا ئەوە هیچ. بەڵام بۆ میدیاکانی کە عیبە کاکە، بۆ میدیاکانی تر عیبە. وەختێ ئەبێ میدیا شتێ بڵاو نەکاتەوە کە خەڵک تووشی قەلەقی کە، کە خەڵک تووشی فەوزا بکە. ئەبێ بۆ نمونە تۆ ئەمە دژە ترۆرە عەزیزان، ئەمە بەشەرێکە دژە ترۆرە بە گولەی داعش بریندار بووە، دەموچایی داپۆشەوە بنەناسرێ. تۆ چۆن کامێرە ئەبێ ڕەسمی ئەمەگەری بڵاوەکەیتەوە کاکە ئەی هاوار؟ تۆ چۆن ڕەسمی ئەمە بڵاوەکەیتەوە؟ دوژمن برینداری کردووە. یعنی تۆ دەوێت چی بکەی بەمە؟ ئەدەیە بڵێ ئافرم داعش ئەها چۆن پێشمەرگەی ئێمە بریندار کردووە، ئەها چۆن دژە ترۆری بریندار کردووە، ئەها چۆن پێشمەرگەی ئێمە شەید کردووە.
ئەدێ وا بڵێ نابێ کاکە ئەمە یعنی خزمەتکردن بە ئەجندای داعش و ئەمە یعنی هەوڵدان ئیرادەی خەڵکی کوردستان ئەمە واقعەکە عزیزان من ڕێی خۆمم وت لە هەر شوێنێکی ئەم کوردستانە کە دوژمن بۆیەت هەمومان لێی مەسئولین و هەمومانە بێ پشیوانی بکەین لە پەکەکە لە پەیەدە لە هەر هێزێ کە دژی داگیرکردنی کوردستان ئەجەنگێت بۆیە من سەدبارەیەکەمەوە هەمومان لەگەڵ شەڕین لە کەرکووک دژی هەر داگیرکردنی لە کەرکووکا بێت بەڵام مەسائلی مووسڵ من ئەگەر خۆم سیاسەتی باشوور دابڕێژم بە کوڕی کورد نابم لە مووسڵ بیان بەکوشت ئەگەر کاتێکی بردم ئەبێ سەد بەرابەری خوێنی ئەو گەنجانە ئەو پێشمەرگانەی کە ئەڕژێ نیشتیمانەکەم و گەلەکەم بەرژەوەندی دەستکەوێت هەزار بەرابەری خوێنی شەیدان بۆ نمونە ئەبێ بەرژەوەندی بۆ کەس و کارەکەی بۆ گەلەکەم بۆ نیشتیمانەکەم هەبێ ئەگینا لە خۆمەوە ناڕۆم بازرگانی بە خوێنی هەوڵەت بە فڕ و فیشاڵ پێشمەرگە وا و پارتی وا و یەکێتی وا و چیوانە بابەتانە ئەمە بازرگانی بە خوێنی هەڵکاتش ئەمە خراپە هیوادارم کەستان بە عاتفە بیر نەکەنەوە بەڕق بیر نەکەنەوە با واقعی بین با دراسە بکەین هەر یەکەمان قسە و باسی خۆمان هەبێ ڕێی خۆمان هەبێ بەڵام واقعەکە با ببینین ئەمڕۆ لە بەیانیەوە من بەس درۆیەکێتی پارتی خوێنمەوە لە بەیانیەوە بە تایبەت پارتی بنەماڵی بازانی بەس درۆی ئەوان نبینم ئەوەی من ئاگام لە درۆی ئەمانەیە بڕواتە بێ عەزیزان کە هەر لە خۆیشی قساکە کەما کەرکووکی ئەڵێکی عەزیزان کەمالە گۆچ کەمالە دس ئەڵێ چی ئێمە زانیاریمان هەبوو کە داعشیەت دەیکەما کەرکووکی هەتا ئێرم بە قەبری باوکی درۆزن باش ئەگەر زانیاری هەبووە کە داعشیەت ئەی بۆ بەڕی پێنەگرت ها ئەی بۆ بەڕی پێنەگرت آخر معقولە پۆلیسی ئەم دانهاخەی من مەسەلەن ئاگاداری هەبێ کە گروپێکێن ئەو کارەکەن هین نەکا بەری پێنەگرێ ها داعش هاتووە بە ئاشکرا بە سیارەوە ئیشی خۆی کردووە شارێکی وەزاڵن ناوە سەد کە زیاتر برینار بووە دەیان شەهیدمان هەیە کەچی کەمالە گۆجەڵێ ئێمە ئەمانزانی کە داعشن وەڵڵاه درۆکەی ڕووی خۆ ڕۆژ بێ لەگەڵ ڕووی مەسعود بارزانی لەگەڵ ڕووی ئەبوو بەکری بەغدادی لەگەڵ ڕووی ئەردۆغانیش باشە ساختەی درۆزن یا هەتیوەکەی مەسعودی پیشاناوە منسوور ئەوەی لە خوار مەسعودەوەیە لە سیارەیەکە دانیشتووە هیچ گولەیەکانی تێناکە اینجا کامێرەی ڕووداویش ئەوە ڕووی تێ کردووە کامێرەی ڕوودا و بە جیهازێکەوە قساکەوە پێش مڕگوو دەبڕۆ مردوو مرێت و خەزانی خەڵکەرە ئەم هەتیوانە ئەم بنەماڵی بازارە دەبینی خۆمان ناوێ با کەس نەزانێت کاکە لای کەس مێرن باشە یعنی ئەمە بەس خۆتان بیزانن ئەم بنەماڵی بازار چکە خۆیان کردن و ئەزان ئەم عالەم هەمی کەرە تێی کاکە یعنی وا تێگەشتوون ئەمە لە بینی خۆمان نابێ ها ئەمە بۆ مێدیاکان و بۆ بڵاوکردنەوەوانە نییە چونکە خۆیان کردن و ئەزان هەموو کوردکەرە آخر هەتی منسوور فشەکرد تۆ لە سیارەکە دانیشتووی هیچ شتێکاری تێ ناکات کەس نازانێ 50 کیلومتر دووری لە مەیدانی شەڕەوە 30 کیلومتر دووری کەس نازانێ ئەم کامێرە قۆڕە چییە بەرامبەر خۆ ڕاگرتووە و دانیشتوویت ئەوە منسوور بازانیە قسە بۆ هینەکە قسە بۆ ئێماکە لە مەیدانی شەڕەوە منسوور چێتە مەیدانی شەڕ والله وەکو گونکە هەویر ئەو منسوورە یا ئەو مەسرورە بچێتە مەیدانیش هەتا مەسعود بازانی عزیزان بنەماڵەی بازانی جەبانن بنەماڵەی بازانی بێشەهامەتن عزیزان ئەزانی بۆ بێشەهامەتن چونکە لە 100 ساڵی ڕابردووە ئەگەر بنەماڵەی بازانی یەک شەهیدی سەنگەریان هەیە منە بم بە پارتی من ئەچمە سەر گۆڕی حەمایل خان سەر گۆڕی ئیدریس سەر گۆڕی مەلام سەفا 100 جار داوای لێبوردنەکەم بەس بنەماڵەی بازانی لە 100 ساڵی ڕابردووە یەک شەهیدی خوانم پێ بڵێن لە سەنگەرە شەهید کرابێ دژی داعشکەری کوردستان منە بم بە پارتی باشە هەزار جار داوای لێبوردنیشان لێکەم باشە چونکە جەبانن بە حیاتی گولە بەلایەنە ناڕوە بە حیاتی باشە کاکە ئەو منسوورە ئەو مەسعودە ئەو مەسرورە بێن بەرە مەیدانی شەڕ تیارە بەسەریانە هاژە بکە چوار گول لە ویزە بکە بەلایەنە دوور لە ڕووی ئێوە ئەگەر وەکو حەمەی حاجی مەحموود ئەگەر شەرواڵەکەیان پڕ نەکرد وەکو گونکە هەوین مەگەر لە خوارەوە ئەوا بیبەسی دەرەکەی بەلاسیک بیبەسی بۆی بۆگەن چۆرە نەکا هەر هەمیان خوان پیسەکە فشە چیکن کە خەڵکردنی بڵێن ئەز ئەتان ناسین چ پیاەکە ئەگەرەوە ئازان بۆ قەت گولێکتان بەرناکەوە کاکە ئەگەر ئێوە ئەو نەشت ئەچنە شەڕەوە بۆ بە حاکیشتان شەهید نابێت ئیتان ناکوژێ درۆکە
درۆکەن و تەواوکەن پێ عەزیزان حرمەتم بۆتان هەیە سەرکەوتن بۆ کەرکووک و کەرکووکچەکان سەری ڕێز بۆ ئەو شەهیدانەدا ئەنەوێنم کە ئەمڕۆ لە کەرکووکا شەهید کران هیوای هەرچی زووە چاکبوونەوەی بریندارەکان ئەخوازم بەڵام ئەوانەی پارتی ناڵێم ها کەس گلێم لێ نەکا کەس ئەوانەی پارتی ناڵێم هی پارتی ئاکوژرێ برینارە بێ تێی هەڵە درێ مشکلەی من نییە من پارتی بە داعش ئەزانم ئەگەر بێت و دیفاع لە پارتی و هێزی پارتی کەم واتە دیفاع لە داعش و لە ئەردۆغانەکەم شتی وا ناکەم من بەڕاستی بێعەقلی وا ناکەم باشە سەری ڕێز بۆ ئەو شەهیدانەدا ئەنەوێنم هینی لایەنەکانی کە هی پارتینە برینداری لایەنەکانی تر هیوادارم چاک بنەوە هی پارتینە ڕاست و ڕەوان قسەکەم بەڕاستی با کەس گلێم لێ نەکا من ڕاستگۆم لەگەڵ خۆمە کێ ڕقی لێمە مشکلێ خۆی دیگەش ئەرەوە قوربانی ئێوە بم شەیەکی خۆش بۆ ئێوە چاتان ماچەکەم هیوادارم کە هەمیشە سەربەرز بن هەمیشە سەرکەوتوو بن بە ئومێدی ڕزگاری یەکجارەکی لە دەستی بنەماڵی بازانی لە دەست داگیرکەرانی کوردستان بە ئومێدیۆم کە ڕۆژێدا بێ گەلەکەی منیش لە لەسەر جغرافیاکەی خۆی وەکو هەموو گەلانی دنیا بە خۆشی و بە ئارامی بژی دوور لە شەڕ و شۆڕ دوور لە کۆنەپەرستی و دواکەوتویی دوور لە برسێتی دوور لە ئاژاوە بە ئومێدی ئەو ڕۆژە کە بێتە دی ئەگەر منیش نەیبینم هیوادارم کە ڕۆژێدا بێ دوای مەرگی منیش گەلی کورد بە ئاسوودەی بژی سەرفراز بن و شەیەکی خۆش بۆ هەموو لایەکتان عەزیزان زۆر سپاس بۆ ئێوە خواتان لەگەڵ